ئەمان کەس بوون کاتێک ماڵ ئاوایان لیان کرد بۆ دوجار دەیانویست ڕۆڵەکانیان لە هەندەرانەوە پەیوەندی بکات بڵێت ئەوە ئێمەین گەیشتوین. بەڵام ڕووداوەکانی هەفتەی پێشوو نقمبوونی یەختەکەی دەریای ئیجا هەموو پلانەکەی پێچەوانە کردەوە بە شێوەیەک کاتێک ڕۆشتن خێزانێک بوون ئێستا بە تاکە کەس دەگەڕێنەوە. لە بری دیاری هەواڵی مەرگی خێزانەکەی پێ بۆ کەسوکاری. ئەم پیاوە یەکێک بۆ لە سەرنشینەکانی یەختەکە و لاکامی ڕووداوەکەدا هەموو ئەندامانی خێزانەکەی خنکاون و دەڵێت پەشیمان نیم لەوەی کردومە. کوراسی چی لە کوردستان ئەزیچی ئەگەر دڵم بە کوردستان خۆش بەیان ناڕۆیشتم ئەواشم بە سەنعات. ئێستاش ئەگەر کچ و خێزانم و ئەوانە خوای گەورە زیندیان کاتەوە ئەڕۆمەوە بادیسان بخنچێنەوە بەڵام ئەو خاکەم ناوێ ناوەڵە نا ئەگەر ئینشاڵە مەحاوڵاکەم بڕۆمەوە دیسان. ڕەنگە زۆر جار کە دەگەڕێیتەوە بۆ وڵاتی خۆت هەستێکی خۆشت لا دروست بێت بەڵام یەکێک لە کۆچبەرەکان کە چیرۆکی تراژیدی لەگەڵ خۆی هێناوەتەوە بۆ کوردستان. ڕۆژ ڕۆژ حەشر وا بوو هیچ فەرقم لەوە حەشر کەس نەبوو برای کەس تا ئەمە هەفت ڕۆژە لە یەکەتنیەک بەشەری حکوومەت هێرم نهاتێتە سەخت بێ با هاوکارێکی ئەوانە بکەین هەتا بەغدا نەهات و تورکەکان هاوکاریان نەکەین نە کوردەکان. هیچ کەسێک بە بێهۆکار کۆچ ناکات. ئەمە ڕای کۆچبەرێکە کە خێزانەکەی و منداڵێکی لەو ڕووداوەدا لەدەست داوە. دەڵێت کاتێک من لە فڕۆکەخانە ڕۆشتم 6 کەس بووین بەڵام ئێستا 4. شتێکی زۆر ناخۆشم هەیە بەڕاستی کوردستان بۆ من بووە بەکردنەوەی دەرگای خەمەکان. ئەمن لەو مەتاڕی کە سوار بووم ڕۆیشتوم بە 6 نەفەرە ڕۆیشتوم ئێستا بە 4 نەفەرەوە گەڕامەوە. خێزانەکە و منداڵەکەم لەدەست داوە کارێکی ئەوەندە ئاسان نییە. ڕاستە مردن هەیە هەمومان برنێ قەرزارین دەبێ بمرین بەڵام مردنێک نیشتیمان ڕاوت دەسەڵاتی ناو نیشتیمان ڕاوت نەنێ لێ ڕاکەی ئەو مردنان قورسە مردێک لە غەریبەتی مردێک 3 سەعاتونی بەسەر ئاوەوە. نزیکەی 30 تەرم هێشتا لە نێو ئیجەدان و 13 تەرم دەرهێنران و تەنها 24 کەس ڕزگاریان بووە. ئەمە ئاماری جەنگ نییە بەڵکو ئاماری ڕووداوی نقمبوونی یەختێکی قاچاخی نێوان وڵاتی تورکیا و یۆنانە کە نزیکەی 60 کۆچبەری هەڵگرت بوو. کۆچی کوردان وا بە کاروان دێ لە ڕێی شارانەوە. ڕەنگە ئەگەر پێش چەند ساڵێک ئەم دێڕە شەعرە بوتایە ڕاستەوخۆ هاوڵاتیان کۆڕەوەکەی ساڵی 1991یان بیر دەکەوتەوە بەڵام ئێستا هەرکە گوێ لەو دێڕە شەعرە دەگرن ئەم دیمەنانە دەکەوێتەوە بەرچاویان کە هاوڵاتیان لە هەندەرانەوە بە قوربانیدان بە دەیان تراژیدیا دەگەڕێنەوە خاکی هەرێمی کوردستان. بەرزان مەلامین NRT هەولێر.